دەم باش من ئازاد عەزیزیانم و ئەمە کردش سینەما تاکسە. کردش سینەما تاکس هەوڵێکە بۆ ناساندنی زیاتری سینەمای کوردستان. لەم پۆدکەستەدا سەردانی هەموو بەشەکانی کوردستان و دایاسپۆرا دەکەین بۆ گێڕانەوەی چیرۆکی سینەمای کوردی و تایبەتمەندیەکانی. ئەنیمەیشن یەکێکە لەو ژانرانەی گێڕانەوەی سینەما کە بە ئاستی پێویست لە کوردستان سەرنجی نەخراوەتە سەر و زۆر جار دەرهێنەرانی ئەم ژانرە بە زەحمەتێکی زۆر و بەبێ پشتیوانیەکی ئەوتۆ چیرۆکەکانیان نەگێڕنەوە. ئازاد جەنەتی یەکێکە لەو دەرهێنەرانەی کە کەڵکی لەم ژانرایە وەرگرتووە. کاک ئازاد لە ئەنیمەیشنەکانیدا کەڵک لە هێماکانی فولکلۆری کوردستان وەردەگرێت بۆ بەرهەمهێنانی جیهانێکی سمبۆلیک کە لەگەڵ ڕۆحی تاکی کووردا گرێدراوە. بەخێرەی بۆ کردش سینەما تاکس کاک ئازاد. قوربانت کازەرگیان. بە پرسیارەکانمان وا دەست پێ بکەین. دیارە من تۆ ناسم، بەڵام بۆ ئەوەی کە بیسەرانمان زیاتر تۆ بناسن، چۆن بوو دەست بەکاری ئەنیمەیشن کرد و ئەم میدیۆمەت بۆ دەربڕینی چیرۆکەکانت هەڵبژارد؟ ناتانم بێژم تەنیا ئەم میدیۆمە هەڵبژاردگە، چۆن من کار فیلمی چەر ئەەکەم، وەلی ئەنیمەیشنم هەڵبژارد لەبەرەوە چەند تایبەتمەندی بوو کە حەزم پێ کرد. یەکەوە لە سەردەمێکە ئایسە کەمتر وامە، وەلی لە سەردەمێکە فرە حەزم بەوا کرد خەیاڵ خۆم بکەمە فیلم. فرەتر گرنگیم بە خەیاڵەکانم ئەدا تا بە ئەو شتەوە هەست ئایسە چکێ بەرعەکسەوە بووگم. خەیاڵەکانی چم فرە لە چیرۆکە کوردیەکانە ئەگرت، یعنی جۆرێک بوو چیرۆکەل هاوچەرخ کە ئەیان گەڕاندەوە بۆ من قەیمیەکان توا و مشک منی دەرگیر خۆی کرد و پڕ بوو لە چتگەلێک سەیر و عەجیب. یعنی مەسەڵەن بۆ نمونە لە سنا حمامگەلێ بوو قەیمی، ئەو سەردەمە بەرقنە و تاریکی بوو، مردم چتگەلێکیانە گەڕاندە و لە جنۆکەکان کە هەمیشە دایم گوایە حمامەکان پڕیە لە جنۆکە و پڕیە لە چتگەلێک ئاوا و هەمیشە ئەمدی چەنێ خۆشن ئەمانە. دروسە کەمێ بۆ مناڵ ترسناکە وەلی خۆشە جۆرێکە ئەژیتە فرەتەک ڕۆح منە یەکەگرێتەوە بۆ کارکردن. لەسەری فرێک کارم کرد، لەسەر چیرۆکە هاوچەرخەکان فرێک کارم کرد، گشتیم جەمۆ کردە و نووسیم. لە بەندەکانیش بەندە کرمانجیەکان و هین منتەقەی موکریانیش فرە قوڵۆ بووم ناویە. لە سەرەتا من چتگەلێکم بوو بۆ خۆم، من هەمیشە دایم لە مناڵی و کارشێوە کاریمە کرد، کارتە ڕاحیمە کرد، حەزم ئەکرد. یانێ قسەگەلێکە ئەیان کرد، دانیشتم ناو گەورەکانە قسەیانە کرد، دایکم و میمک و ئەملا ئەولا و قسەیانە کرد. من قسەکانیانم گوێچکادا پڕ بوو لە عەجایبات و ئەم کێشاوە ئایسێچە هەر هەسم ئەو کارگەلە ئەم کێشاوە. مەسەڵەن قسەگەلێک ئەیان کرد، من ئەوواش نەفتوم ئەم کێشاوە. یەواش کە گەورەتر بووم چوومە بان ناسین ئاناتومی و ڕەنگ و ڕێزی قوڵۆ بوومە و لە بوارە تکنیکی داستانەکە. بۆ ئەنیمەیشن هاتم دەستی پێکەم، دیم فرە سەختە، ڕێگەیەک پڕ زەحمەتە، ئەشێ لە بەرا ئینگلیسیم قەوی کەمەوە، ئەو بوو دەستم پێ کرد ئینگلیسی خۆمم خاس کرد کە بتانم تۆتریال گەلێک بووینم، ئاموزشگەلێ بووینم، فێر بم کتێوەکان بخۆێنمەوە، چۆن شتێک نەوە بە فارسی یا کوردی یا ئەلەمانە شتێک نەوە ئەسن حتا بوو بە فارسیش ئشتبا بوو. یانێ مەسەڵەن ئشتبات هەڵیان گەڕاندووە بە فارسی، تەرجمەکەی وەرگێڕانەکەی ئشتبا بوو لە بنەڕەتەوە.
ئەمە بووە هۆی ئەوە کە وەختی فرەم دانیا بۆ ئینگلیسی فێربوون و یەواش چوومە ناوی حقیقەتەن کەس نەو چۆن بێژم ڕاهنماییم کە کەس نەو ڕێگەم بۆ ڕۆشنۆکاتەوە بێڕاهە فرە چووم خاستر ئەوە بوو کە بمناسیای کەس بووایە بیوتای کاکە لازم نییە تۆ هەرچی شتە فێربی ناو ئەنیمەیشنە تۆ خاسترە تەخەسوسی بڕی بە شۆن شتێکە مەسەڵەن فەرز کە حەزەکەی دەرهێنەربی حەزەکەی نازانم لە بواری دیزایانی کەرەکتەرە کارکەی هەرچی کە فەقەت لەو زەمینە من بووم بە جنرال ئارتیستێ یانێ لە سفرە و تا سەی فێر بووم هەم توودی هەم تریدی وەختی فرێ لە من گردەم کارە کە شتباس کارێک شتباس یعنی وەخت من ڕاحەت تەڵەف و هەرچەند لەم ڕێگە فرەچت فێر بووم ئەوەیە قەشەنگە فرەچت فێر بوو منی کرد بە جنرال ئارتیست لە بوار تکنیکیە و بیستانە نەرمەفزار فێر بووم نازانم ڕەنگم ناسی ئاناتۆمیم ناسی فڵان وەلێ بەچە بە ئەمرێک فرەکە دامنیا بۆی ئەگەر مەسەنایسە کەس لە من پرسێژم وا مەکە لازم نییە وا بکەی ئەتۆتانی چیرۆک خۆتەوە بێ نەهایەتی دیزاینە ئەوەڵیەکەیت و بڕی بە شۆنیا کەس جەمۆکەیتەوە هەرچەند کەسیش نەو لە ئەو سەردەمە کە من دەسم پێ کرد لە کورسانە کەس نەوە کە من مەسەڵەن چون من لە تارانە بووم وەختی لە تارانە بووم کار فیلمم ئەکرد من دەرهێنەری سینمام خوێنگا لە تارانە لە دانشگای هۆنەر تارانە زانکۆی هۆنەر تاران ساڵ 2004 تواوم کرد پرۆژەی ئاخر یانێ دانشگام دانێ فیلم بوو فیلمێک 45 دقیقەیی بە ناو ترینیتی ئەویش ئەو سەردەما فرە کەس حەزیان پێ کرد یانێ فرە کەس حەزیە کرد بێتە پشتم سەرمایەدا بنێت فیلمێ دروستکەین ئیسا نارمەناوە باسە بۆ چەندەم کرد ئیتە هاتمەوە بۆ کورسان تەنیا خۆم بووم و لەو تەنیاییە دەسم کرد بە کار ئەنیمەیشن زۆر سەیرەکە ئەڵی گەڕامەوە بۆ کوردستان و دەستم کرد بە کاری ئەنیمەیشن چکا من کە بیرەکەمەوە دووشت ڕوادا یەکەمەوەی کە تۆ ئەگەڕیتەوە بۆ کوردستان کە لەوانەیە لە بواری لەو ساڵانەیە بەتایبەت لە بواری ئەوە کە مکانێک هەبێت کە کارێک بکرێت یان گروپێکی پرۆداکشن هەبێت کە کاری سینەمای تیا بکرێت شتێکی وا کەمتر بووە متمەنم جا گەڕیتەوە ئەم جارە کاری ئەنیمەیشن دەست پێ ئەەکەی و باست لە خەیاڵەکانی شت کرد وابزانم غەڵەت نەبم کارۆل گۆستاڤیۆنگە باس لە ئارکۆ تایپەکانە کات و ئەوەی کە چۆن با بڵین سمبۆلەکان تاریخی پێشتر فۆلکلۆر چۆن تەسیر و کاریگەریان هەست لەسەر خەون و خەیاڵەکانی تاکەوە چۆن ئێمە بەرهەمی ئەڵەی بەرهەمی و سمبۆلانین گەرەک حەزەکەم کەمێک زیاتر لەسەرەوە قسەکەی وەختێک ئێژیت کە لەسەر خەیاڵەکانی خۆم و لە هەمان کاتە ڕەبتی ئایتۆ بە با بڵین فۆلکلۆرەوە بە داستانە فۆلکلۆرەکانەوە کە لە کوردستانە هەست کەمێک زیاتر باس لەو ڕابەتەیەم بۆ بکە چۆن بوو کە ئەو شتە ڕوویدا چۆن ئەو بڵێن جێگەی ئەو داستانانە لەسەر ئازادی جەنەتی چییە؟ ئالەم کاتا دقیق ناتانم ڕوونی بکەمەوە کە لە چه سەردەمێکە و حەزم کرد بەو شتا وەلێ ئەووا تێتە بیرم من لە تەک نەنەما بووم یانێ دایە گەورە سنەیەش نەنە بەیەکەوە ئێمە لە یەک ماڵا بووین ئەو پیرەژنات کاریگەری فرێ بوو لەسەر من یعنی هەمیشە و دایم هەر ئەیوت هەر چتگەل کۆنی ئەگەڕاندۆ بۆ من وە خۆی چیتەوە نەکەر فرە چۆن بێژم پرۆفشناڵێ بوو ئەزانی هەمیشە دایم باس تۆنی ئەکرد هەمیشە دایم یانێ باس تۆنیە کرد باس چیرۆکە کۆنەکانیە کرد ئالم داڵانەوە چوین ئاوا بوو ئالێنە ئاوا بوو نازانم چتگەلێکیانە گەڕاندەوە هاوچەرخیش بووەنەوە بێژم فرە کۆن بوو وەلی جۆرێک بوو واقعینەوە بێژی واقعیە مەسەن دیار بوو
چکێک ئەفسانە و خەیاڵ قاتیە ئیسەگەرەکەم نیە ڕێک بیگەڕنەوە بێژم فلانە چت ئەمانە بوو وەلی لەو سەردەمەوە خۆم بێژم مەسەڵەن دەسم پێ کرد خۆ مناڵی ئەمە جۆرێک بوو بە جێگای ئینستاگرام و نازانم ئەمانە فرەتر تەلڤیزیۆن بوو کتێو شەوگەل رادیۆ شتێکی بوو بەناو چیرۆکی شەو داستانهای شەب ئاوا بوو بە فارسی ئەیانگەڕانەوە یەکڕا داستانی درێژیان لە سەرەتا و دەست پێ کرد تا ئاخر شەو بە شەو ئەیان خوێندەوە و فرە لەسەر من تەئسیری بوو تا ئەوە خۆم دەسم کرد بە خوێندنی خۆم چووم بە شۆنیا کە مەسەڵەن ئەم خاڵە چەس ئەم نەخشە چەس لە بانم فەرشەوە مەسەڵەن ئەموت بە نەنەم ئەمە چەسێوتەوە گوڵ هەمرووە ئەمون تێ باشە گوڵ هەمرۆ چەس مەسەڵەن بۆ چە وەک هەمرۆ نییە قیافەیەگەر گوڵ هەمرووە ئەویش نەیەزانی فەقەت ئەیزانی گوڵ هەمرووە ئەمە چەس ئەمە کڵاو فەرەنگە ئەمە چەس ئەمە ماسی دەرهەمە هەر بۆم سوال بوو ئەمە چەس بۆ چە حاڵی ناوم جەریانی چەس تاو بوو خۆم چوون بە شۆنیا و شتێک فرەسێر بێژم پێت هەرچی ئەگەڕیام هیچ شتێکم نادۆزیەوە چۆن من ئەگەڕیام بۆ قاڵی کوردی فەرش کوردی مەسەڵەن کوردیش ڕاگێکم سرچە کرد یا کوردیش فەرسکە کارپێتێ یا هەرچی هیچێکی ناهاورد وتم بێسە با بیگۆڕم سرچەکەم مەسەڵەن ئەم کردە پەرژن ئەم کردە ئیران ئەم کردە ئاناتۆلی یەکتڕا ئەیهاورد فرێکی ئەهاورد بە ناو شارە کوردیەکانە من ئەمزانی ئەمە فەرشە کوردیەکانەوە ئیتر شۆنیم گرت کە هەر پەترنێ هەر نەخشی هەر تەرحێک بۆ چەس و معنیەکەی چەس لە سەرەتا بەرخۆرد من تەکیا یعنی هەڵسوکەوت من لە تەک ئەو نەخشگەلا فرا سەرەتایی بوو یعنی حەزم پێ ئەکرد و تواو ئەمە خاس نییە یعنی ئەمە ئەوێتە ئەوە تۆ بیت بێ ئەمە بتوانی پەیوەندی لە بین ئەو فۆلکلۆرە و دەورەی هاوچەرخ بەرقەرارکەی تی هەروە خۆی ئەوینی من وەختی یەواش متالعەم کرد یەواش پێداچوونەوەم بوو قوڵۆ بووم ناو داستانەکە زانیم کە نا وانییە ئەشێ تۆ بزانی پەیوەندی ئەوە لە تەک ئایسا چەس لە تەک هاوچەرخا چەس جا ئەتانی وەک کەسێک کە بێژی من فکرم کردگەسەوە ئایسا ئەتانم نەقاشیک دروستکەم ئایسا ئەتانم فیلمێ دروستکەم وە کەڵک بگرم لەم فۆلکلۆرە چۆن فۆلکلۆر فرە خەتەرناکە ئەگەر تۆ هەر ئەوە بێری ئیسفادەکەیتەوە بۆ نمونە فەرز بگرە تۆ بی مەسەڵەن دانێ لە بەندەکان موکریان بێریت هەر ئەوە کە مەسەڵەن 200 ساڵ 300 ساڵ لەمەوە بەروتیاگە هەر ئەوە بێری بیکەیتەوە بە دانێ شانۆ ئەمە کارێک خاص نییە ئەشێ بی ئەکستراکتیکەی معنایەکی لێ کێشینە دەرەوە پەیوەندی بین بە دەورەی هاوچەرخ خۆمانەوە جا ئەتانین بێژین کارێکمان کردگە ئەمە کاری بوو مەسەن واگنر کردی مەسە واگنر نەهات هەروە فۆلکلۆرێک بێرێ خام هەروە داینێ هاوردی قوڵۆ بووە ناویە ئێزەگایەکم نییە بێژم ئەو سەردەمە من ئەونا ئەمێق بووگم و قوڵۆ بووگم و ئەمانە ئەسان قسەمەوە نییە وەلی یەواش زانیم ئەشێ پەیوەندی بەم لە تەک دۆرێ هاوچەرخە هاوڕەیەکی هاوبەشمان هەست کاگمەهدی ئەحمەد پوریان کە میوانیە بەرنامەش بوو جارێک کاک ئازاد لەگەڵی قسەمە کردەیوت کە دیارە ئێمە باس لە دمدم ئەکەین بەڵام دوایی ڕوودانی دمدم ئێمە بەدەیان جار دمدم ژیاینەتەوە دیسان یعنی زۆر بیریە و قسەیەوە مەخاتەوە کە تو باس لەواکەی کە فۆلکلۆر بەو شێوەیەی کە هەیە دیارە بنەڕەتێکمان بۆ دائەنێ بەڵام ئەوەی کە چۆن لەو فۆلکلۆرە کەڵک وەرئەگرین بۆ ئەوەی کە
ئەو شتانی کە ئەمڕۆ ڕوەدەن لەوانە تێبگەین کاری هونەرمەند دەتوانێت بەشێکی بەڕاستیەوە بێت. جاوەک ئەوە کە باست کرد با بچینە سەر The Pattern ئەنیمەیشنەکە کە بەرحاڵ من وازانم ئەو ئەنیمەیشنە بوو کەوای کرد کە ئازاد جەنەتی زۆر کەس بیناسن کە ئێستا کە باس لە داگۆرەتەکەی بە تایبەتی لە مێشک ماوەشتە دروسە بێت کە کاراکتری The Pattern ژنێکە کە تەون ئەکات و زیگارە کێشێوە بەرحاڵ کۆمەڵێک شت ڕوو ئەدات بۆ کاراکترە سەرەکیەکە کە دیسان بەڕاستی بە خوڵی لەسەری قسە بکەین ئیدەکەی چۆن دروست بوو و چۆن بڕیارتدا بەڕاستی دەست بە The Pattern بکەی هەرچەند تۆ زەمینە سازێکی باشت کردووە تا ئێستا کە زیاتر بەتایبەت بۆ کەسانە کە تماشایان کەوانیمەیشنەکە حاڵی ببن کە بەڕاستی نزیک بوونەوەی تۆ لە سۆبژەکە لە بابەتەکە چۆن بووە. کازات من بە شێوەی فرە ئیتفاقی یەکڕا ئارشیڤێک وێنەی کۆمکوژی هەڵەبجەگەیە بەردەسم دۆسێکم بوو لە کورسان ئەودیۆ لە باشوور فرێکی نیشانمدا ئەتانم بێژم پێت لەو کاتۆ ئەوەمەدی تا ئەو فیلمە تواو کرد و هەری سێچە ئەسەن نەمتانی ئیتر بە شتێتر فکرۆکەمەوە یعنی ڕێک هات تواو کە لەمی پڕۆ کردەوە ئەسەن ئەبعادە وەحشەتناک بوو نەماجراکە فقط هەڵ ناگەڕێتەوە بە ئەو کۆمکوژیە نازانم فرەکەس چووگە بە شۆنیا خوێندی گێسەوە وەلی ئێشێ خۆت کوڵۆ بیتەوە ناویە یان ئەگەر تەنیا بە تەمای ئەمە دانیشی لە هەواڵەکان و لە قسەکان و لە چواردانە پۆست و ستۆری ئینستاگرام ئەو بابەتە دەرکەی ئەسەن وانییە دەرکی ناکەی من لەبەرا مەسەڵەن چوومە ناو ویکیپدیا لاپەڕێکیان دروست کردو بە ناو هەڵەبجە ئەوەمە خوێندە والەمانە پڕی بوو لە چت خاس و ئیتر یەواش یەواش قوڵۆ بووم و کارم نییە تەک فرە کەسا قسەم کرد و هەر لە لێقۆماوەکان و خولاسە تا تانیم ئەو ئیمەیجە ئەو وێنە گەورە بخەمە دەست چۆن بوو مەسەڵەن بۆ نمونە بێژم پێت پیاگێک بوو زوانی لە ناو دەمیا هەڵتۆقی و بای کردووە بووە دووکتەوە لە وەسەتەوە ئەمە یەک جۆر لە کاریگەری کیمیابارانەکە بوو جۆرێتر ئەمە بوو کە مەسەڵەن بۆمێک بوو بە ناو عامڵە خەندە یانێ مادێکی تیا بوو بە ناو عامڵە کەنین هۆکارێک بۆ کەنین ئاوا بێژین کە بۆمەکەیان داخست تۆ نەفەس دەکێشا نەفەس و هەڵە مژی و دەست دەکرد بە کەنین کەنینگەلی هیستریک عەسەبی ئەکەنیت ئەو نە ئەکەنی تا ئەخنکیایت و ئەکوتیایەتە زەویە ئەمردی تۆ فکرۆت کەرەمە چەندێک گرۆتسکە یعنی تۆ مردن بکەنی بە مردن خوات جۆرێکە ئەسڵ تەسویرەکەی یا بۆی ئەمانە کردیانە بۆی مێوە کە تۆ خاستر هەڵی مژی نەفەسەکە ترسناکە یا مەسەڵەن بێژم پێت بەعزێکی مەسەڵەن لەسەر ئاساب کاریگەریەکە یانێ هەمزەمانێکە تۆ ئەخنکی بەدەنی چۆ لەمسەوێت بەدەنی چۆ لە حرەکەتەکەفێ ئەمانە یانێ ئاوا دەسی پێکە تێنە ماڵەوە ئەقێڕنن ئێژن گاز کیمیاباران بووگین فڵانەمانە کەس هەست سوار ماشینەکەی بووگە ئستارتی داگەلێ دەرچێ یەکڕا دیگە ماشینەکەی هەڵەخاتەوە ئەم شانۆشانەکە هاتکە خوارۆ دیگە ژێر ماشینەکەی یەکسەر لاشێ بنیامە ئەڕیت ڕێزی گەورەتر تواشایەکەی ئەوینی مەسەڵەن ئەم بۆمە واحدی ئاواسە کە ئاغا مەسەڵەن
ئێمە بە عنوان کۆمپانیک کە ئەمە ئەفرۆشین بە تۆ هەرکە هەست مەسەڵەن 50 هکتار تەزمینی ئەکوژێت کەستیا بێت. بازم گەورەتر تواشایەکەی کەس نەچووگە ژێرە ئەمە کەس نەچووگە ژێرەمە کە ئەمە بگرێتە ئەستۆ بگرێتە گەردن کە کار من بووگە سەدامێژە من نییە ئەم یاگەژێ من نییە ئەو یاگەژە من نییە ئەوە فرە جالبە هیچ کە بە ژینۆساید نەیناسیگە لە دنیا یانێ ژینۆسایدێکە بە بەڵگە و مەوجودە بە بەرگە و بە فیلمەوە بە وێنەوە بە لێقۆما و ماگەسەوە بە هیچ کەسێ بە ژینۆساید نەیناسیگە. چەند کەسێ بوون ناوەندێکیان تەشکیللا بەناو ناوەندی چاک چوون بە شۆنیا چەند کۆمپانیایەکیان پەیا کردو کە ئەمەیە فرۆشتوو بە سەدام وەختێ پەیان کرد وتیان کاکە ئێمە تەنیا نەوگین 20 کۆمپانی تر بووگە بڕۆ ئەوانیش بێرە تا ئێمەش بین تاوان بینەوە وازانم پوڵی فرەکەمیاندا کەس بە ژینۆسایدی نەناسی و حتا کەسە چەپەکان عەرەبە چەپەکانیش ناویە ئینکاریەکەن. ئەمە وەختی ئاوا ئێوینی فرە ترسناکە داستانەکەوە نەتەنیا بنیامەکان گژوگیای کە هالێنا دارەکان مەلەکان ئاژەڵەکان حەیوانەکان گشتی کیمیاییەوە حتا ئایسێچە کاریگەری ماگە. من ئەمەمەدی وتم کە بابێم جۆرێتر تواشایەمەکەم فەرز بگرە ژنێک تاونەگەر لە ئاوە لەحزێکە لە ئاوە کاتێکا کە کیمیا باران ئەوێت خەریکە تاونەکە ئالۆ چەند خولەکە تا ئەمرێت تا ئەخنکێت بەچە فکرەکاتەوە. تاونەکەرەکان چەند دەسن دەسێکیان ئەسەن نازانن چاکەن نەخشەکە سینە بە سینە ئەگەیە پیان و ئەمان هەروە تاونەکەن سرێکیی ئەزانەی چاکە کە ئیسامیتە فرەکەمەوە بووگە لە قەیما بووگە کە زانیگیانە چیان کردگە لە سەردەمێکە فەرش وەک نەقاشی دیگیانە یانێ تەرحەکانیان هەم ئابجەگەل دەوروەر بووگە هەم مەسایل دینیە ئائینە میترا بووگە ناویە هەم خەیاڵەکان و هیواکانیان بووگە هەم ترسەکانیان بووگە هەم خۆشەویستیەکان بووگە گشتیان بە شکل نەخشگەلێک دەراوەرگە و خستیگیانە ناو ئۆتۆنە. تواشایەکەی خۆرەتاوی هاتیە بە جۆرێ سیمبۆلکردن ئیشتارە کە ئیسێچار خۆمانێژین ئەستێرە هەرەوە ئیشتارەسە تاون کوردی نییە تیا ئەستێرە نەوێت مەل هاتیە دمارە کۆڵیاتیا کە سۆرانی زوانەکان بە دوو پشکێش ناسن ئەو وەختە ئەمانە هەر کامی قوڵۆ بیتۆ ناویە معنایەکی هەست. من وتم ئەم کەسە هاوچەرخە کە کەسێک خەلاقە لە ناو ئەو دنیا فۆلکلۆر خۆیە یەکرا ڕوبەڕوو ئەوێ تەک شتێک مۆدرنە عەزیم ترسناکە لە لەحزێکە کاریگەریەکانی ئەوینێت وە ساختارێکە ئیتر سیمتری نییە قەرینە نییە چۆن هەرچی شتە ڕژیاگە بە یەکە و دیم ئەگەر تۆ دانێک تاونەکەر بیت و ئیدەت بێت لە ئەو لەحزە ئێژی با سەبتی کەم ئەم شتە ترسناکەوە دیگمە سەبتی کەم ئەگەر زیینێک بوایم ئەگەر زیینێک بماتایم ئەم تۆنما کرد ئەم تۆنە ناو مێشک ئەمە اتفاقەکە پێ ناو خەیاڵە ئەمە شکڵەوەسێ ئەوە هەر شکڵەوەسێ ئەخنکێت و ئەمرێ
جۆرێکەس لە مقاومەتە، جۆرێک لە بەرخۆدانێکە، یانێ گەرەکی نییە هەر ئەمە قبول کات، قبولیەکاوە لێ ڕیەکشنێکیی هەست ناو مەغزیە لۆ لەحسە. ئەوەسا تاونە ئەوڵەکە کە خەریکە ئێکا سیمبۆلە سەردەمێ سنەتی و فۆلکلۆرە ئەو مردمەسە و تاونە دوومەکە کە لە ناو مێشکیە نەخشەوەسێت سیمبۆلە ڕیەکشنێکە بە ئەو چتە ترسناکەوە لە بەردەمیە ئەیوینێت، ئەو کارەساتەوە خەریکە ئەیوینێت. تاونە دوومەکە دروسە هیماکانی هەر فۆلکلۆرە، سیمبۆلەکان فۆلکلۆرە، وەلێ ساختاری فۆرمی کۆمپۆزیسیۆنی ئیتر بووگە بە شتێک مۆدرن. شتێک فرە مهمیش هەست گەرەکمە بازم لە مۆرد دە پەترنەوە بێژم، تۆ ئەگەر گەرەکۆ بێت کارەکەت بنەڕەتێکی بێت لە نەزەر وێنەوە، بەعزێ وەختێک بۆ تۆ شتێک هەست لە پشسەرەوە، پرسپێکتیڤێکۆ هەست، بناغەیەکۆ هەست کە ئەتانی لە بانیۆ بێسیت، فەرش ئەوەیە هاتیە، یانێ زوانە فەرش مەبەستمەوە نییە ڕێک هەر ئەوە بێریتی کۆپیکەیتەوە، نا حاڵیت بێ لە کولا ئەم مردمە چۆن دیگیانە ئەتانی فرە کۆمەکە، کۆنتراستێکە هاناویە، شێوەی هەڵسوکەوتیان لە تەک دنیا ها لە ناو ئەوە. ئەوەسە من فرە گرنگی ئام بە شتێک وەک تۆن، مامۆساهی من شتێ فرە خاسێژێ لە سەردەمێکە هەڵەگەڕێتەوەژێ ئەگەر کورد هیچێکی نەوێ هەر ژنەکانی تۆن کە نەتانێت تواو کورسان بژینێت. ئەوەسە فرە ئەرزشی بووگە من مەسەن نەنەم لە سەردەمێکە یەکرا مەسەڵەن لە نەزەر ئابووریەوە خانەوادە سقوتێکەکە ئەو بە تۆن ئەو خانەوادە نەجاتات. ئەوەسە ڕۆڵێک فرە مهم هەست بۆ ژن کە لەو سەردەما تۆن بووگە ئیسە چتگە لێترا قەتەن. ئیسە حەزم کرد من ئاو شتە بکەمە مەدیێت بۆ داستانەکە لە تەریق ئەو تۆنۆ سعیکەم ئەم کارەساتە بە جۆرێک تیش بخەمە سەری. زۆر مهمە کاکازات کە ئەو شتێکە باسی ئەەکەی، چونکە کاراکتەری ناو فیلمەکەشت دەقیقەن کارەکەی خۆتەکات، ینی هەڵەگەڕێتەوە لە شتێکی فۆلکلۆر کەڵک وەرئەگرێ بۆ گێڕانەوەیەکی سەردەمیانە. ینی من ئەو شتێکە زۆر خریکە لە ئەم گفتوگۆمانە سەرنجم ڕاکێشێ بەڕاستی ئەوەیە. جا با بڕۆمە سەرەوەی کە چۆن ڕوبەڕووی فیلمێکی وا ئابنەوە و بەتایبەتی بینەر لە فستیڤاڵەکانە، یان با بڵێن فستیڤاڵە کوردیەکان و جیهانیەکان بەگشتی، لەبەرەوە کە ڕاکە باسمان کرد هەم ئەنیمەیشن زەحمەتێکی زۆری گەرەکە، هەم دەرفەتێکی وەها نییە کە فێرکاریەک بکات کە ئەنیماتۆری کورد پەروەردە ببن، و هەم ئەوەی کە زمانەکەی لەوانەیە زمانێک بێت بەتایبەتی کارێک لە جنسی دە پارن، زمانەکەی زمانێک بێت کە بڕێک ئارامبوونێکی گەرەکەوەکەوە کە دابنیشی وە بیری لێ بکەیتەوە و زۆر زمانێکی ڕەحەتیش نییە، هەرچەند پەیوەندێکی زۆر قوڵ ئەگرێت لە تەک ڕۆحی بینەریە. بە هەموو شتانەوە ڕوبەڕووبوونەوەی فستیڤاڵەکان جا هەم جیهانیەکان هەم کوردیەکان لەگەڵ ئەنیمەیشنێک وەکو دە پارن ناچۆن بوو. دە پاترن لە 24 دانە فستیواڵە ئافیشال سێلکشن بوو بڵاویان کردەوە، بۆ 2 فستیواڵ بوو بە نامزەد خەڵات، نامینەیت بوو بۆ خەڵات کە فۆتۆگرام ئیتالیا دانێکیان بوو، لانکەستەر دانێتریان بۆم دوانە گەرەکیان بۆ خەڵاتیان پێبەن.
دانێکی چیان ئیمەیلێکی دا بە من وتیان کە حەزمان کردگە خەڵات بین بە تۆ تەنیا لەبەر ئەوە مۆزوعەکەی فرە تراژیکە ئێمە گەرەکمان نییە خەڵک هان بین بەرەو تراژیک دروستکردن لەبەر ئەوە ناین پێت وەلێ بۆ ئێمە ئەرزشی هەروەسا ئەم شتە یان دوای فستیواڵەکە داوەرەکان هەناردیان بۆم ئیمەیل گەلێکم هەست ئیسا نازانم ئەمانە وەختی کەیە بۆ خۆتی ئەنێرم ئیمەیل گەلێکن کە پڕیە لە ئەوە کە نیشانات لە خارجە فرە خاستی گیانە فرە قەشەنگ حاڵی بووگن یعنی من بە شۆن چۆ بووگمەوان تێگەیگن فستیواڵە کوردیەکان یەک خاسی بوو بۆ من ئەوە بوو کە منیان ناسی هەر مەسەن من و خۆت بەڕێگەی دانێ لەم فستیواڵ گەلەوە بووگینە دۆست ئەوەیە فرە خاسە من فرە حەزم کرد کوردەکان ببینن لە گشتی زیاتر وەلی لەم لایچۆ ئەو جۆرەوە من گەرەکم بوو نۆ بە تایبەت فستیواڵێکە ناوی ناوم چۆن کەسگەل و دۆستگەلێ خاسم هەست لێنە وەلی من چاوەڕوان ئەوە بووم کە ئەوان تیشک بخەنە سەر ئەمە مەبەستم خەڵات نییە بۆچە چوار کەس نێوینێت تەنیا دوو کەس هەڵەبچەی فرە ئیتفاقی دیان و ئەسەن دوجار تەکمنا قسەیان کرد و فرە کاریگەری بوو بۆ من فرە تەشەکوریان لە من کرد وەکەوە کە ئەمە فرە ڕاستەقینە بڵاوی کردگەسەوە کۆمکوژیەکە تۆ لێنە نۆگی وەلێ ئێژیتا خاستناسیکتە فستیواڵگەلێک کوردی کتر بوو فرە خاستر ئەمەیانە تیشکیان خستە سەری باوزەوە فستیواڵگەلێک بوچکیش بوون باجتێک گەورەیانەوە وەلێ تانیان تیشک خەنە سەری چوار کەس بیوینێ باس خەڵات نییە باس دین کارە ئەوە خەڵاتە فستیواڵە کوردیەکان هەوڵێک ئان کەم هەوڵە فرەشت باس هەوڵێک ئان سینەمای کوردی وەک ژانر بخەنە جێگا ئەسەن احتیاجێک نییە بەوە پەیویستێک نییە بەوە کە من بێم ژانر تۆلید کەم ئەگەر زەمانە یەڵماز کۆنای هات فیلمێکی دروست کرد و تیشک خریاسەری لەسەر ئەوە نۆ بە شۆن ژانرۆ بوو بە شۆن مختەوایکۆ بوو لە دڵ ئەو مختەوا فۆرمێ هاتە دەرەوە و ئەو فۆرمە هینەوە مختەوا بوو وەلێ ئەمە بووە هۆکارێک کە کورد وای زانی ئەتانێ بێ ئەمە قوڵۆ بێتەوە ناو مختەواکە هەر فۆرمەکە بێرێت هەر ئەوە کۆپی کاتەوە جایزەی چەگرێ خەڵاتەگرێ لەبەر ئەوە ئەسەن سیاست تواو فستیواڵ و جەهانەوە سەکە تۆ بکا بە ژانر نە هەر کورد هەرچی کەسە بکا بە ژانر چۆن واسە سیستمی واسە فۆرموڵە ئەوێتەوە دەرکی ڕەحەتتر ئەوێ دەسەبەنیەکەن کەتەگۆرایزەکەن هەرچی چتەوەمانە وە کوردیش هەوڵات خۆی بکا بە ژانر یانێ ئێمە بەدەیان دەرهێنەرمانەست کە کاریانەوەسا فەوری چواردانە کێف و سنوور و نازانم فڵان و ئەمانە گرنگە ئەشێ لەسەری قسە کردێ وەلی لەسەری قسە ناکەن ئتفاقەن تەنیا فۆرمەکەی تێرندایەنن چۆن جایزە ئەگرێ خەڵات ئەگرێ ئەم فۆرمە هیوادارم کەس بە هەڵە تێ نەگەی لە من باس من خۆم نییە باس منە مەسەن ناوێ کورد خۆی چی هەوڵ بات خۆی بکا بە ژانر ئایا مەسەڵەن ئەگەر من بێژم ئەنیمەیشن کوردی یا سینمای کوردی یانێ ئەم کەسکەلە حتمەن لیباس کوردی هابریانە کاکە من و تۆ هایسە لیباس کوردی نییە بەرمانە جلوبەرگ کوردی نییە بەرمانە من و تۆ ڕەنگە لە بەعزێ فستیواڵە لە بەعزێ مەراسمە لیباس کوردی کەینە بەرمان ئایا کەس لیباس کوردی لە بەریان نەوێ جلوبەرگ کوردی لە بەریان نەوێ کورد نییە ئایا ئەگەر لەسەر سنوورۆ نەوێ کورد نییە ئەگەر ناو شارابێ کورد نییە
ئەگەرم کوردە خەریک بێ بە کامپیوتەر ئەنیمەیشنێ دروستکات کەرەکتەرەکەت کورد نییە بۆچە ئەژێ حەسکەی تەنیا کوردکەی وەک سرخپوست ئەژیتە مەسەڵەن کەسێکە لە سەردەم ماقبل تاریخا زینگیەکە و تۆ بێریتی ئەمە بکەی بە ژانر کوردی نەکاکە وانییە لەم 50 میلیۆن کووردە بڕۆ تواشایەکە بزانە گشتی مۆبایلا بەدەستیە و گشتی هانا و ئینترنێتا گشتی مەسایل ڕۆژ هینەکە فستیواڵەکان بەشێکی ئەم هەڵاکەن بەشێتریی ئەوەسە تێن مەسەڵەن بەهایک و گرنگیک بێخۆئان بە کەسکە لێتر بۆ ئەوە بێنە ناوی مەسەڵەن تێن ئێژە ناغا فلانە دەرهێنەر ئێرانی هاتکە ناومان بە تەشوێقیکەین بێتەوە دوارە تێن فرە بێخۆ خەڵاتی پیان فرە بێخۆ هۆتێل گرانی بۆ گرن نازانم خەرجی بۆ ئەکەن کاکە بۆچە واکەی بێرای دەستی خۆش بێ خەڵاتی پێ بە وەلێ داوەری بکە ئەگەر لایەق خەڵات بوو خەڵاتی پێ بە نە ئەوە هەروە بێژی قایناکە بە ئەمانە خەڵاتیان پێبین دوارە بێنەوە بۆ کوردستان مەسەڵەن لە فستیواڵەکەی ئێمە بەشداریکەن بە تایبەتەوەی کە هەم تۆک و فیلمسازێک لە تەک فستیڤالەکانە پەیوەندیت هەبوو هەم من هاوکاریم هەبووە لەگەڵ کۆمەڵێک لە فستیڤالە کوردیەکانە بەداخەوە فرسەتی یانە ڕیسک بە فیلمسازەکان نادەن ئەوە یەکێک لەو شتانەیە من لەبەرەوە بیرەکەم ماڵێم دپارن بە پێوەی کە من لە چەند ساڵی ڕابردووە باس یعنی زۆر ڕێک لە ئەنیمەیشنە کوردەکان کە بەرهەم هاتوون کە ژمارەشیان زۆر نییە بەڕاستی بینی و من ئەتوانم بڵێم دەپارنێکێکە لە باشترینەکان لەبەرەوە قەتعان ئەبێ ببینرێت و قەتعان ئەبێ بناسێنرێت و قەتعان ئەبێت کەسانێکە دێنە ناو دنیای ئەنیمەیشنەوە بیناسن وەشتی لەوە فێر بن و بەداخەوە یانە هیوادارم کە فرسەتی تر هەبن بۆ نیشاندان ئەزانم کە کاکازاد لە یوتیوبەکەی خۆیان دەپارنی بڵاو کردووەتەوە ئەتوانین یانە لینکەکەی لە بەرنمەکەیە لە دیسکرپشنی ئەم ئەپیزۆدەیەدا ئەنین بۆ ئەوەی کە ئەو کەسانێکی گوێ لە ئێمە ئەگرن حتمما تەماشای فیلمەکە بکەن بەڵام وەکو دووهامین پرسیار کاکازاد پرۆژەی تازە کاری تازە چی ڕوادات لە ژیانی ئازادی جەنەتیە ئێستاوەکو هونەرمەندێک من لە سەردەم دپەترن و تایسە چەند ئەنیمەیشنێترم دروست کردگە وەک ڕێکلام وەک ئەدڤەرتایزە تەبلێغە چەند ئەنیمەیشنێتریشمان دروست کرد بە کۆمەک ڕەفیقەکان و هاوڕێیانم کە ئەوانی چە ئەنیمەیشنگەلێک کورت بوون حقیقەت شتێتر بازە مەخسمی مێشکمی دەرگیر خۆی کرد کە ئەمجار ئەگەرەکەم بوو بیکەمە فیلمێک داکیومنتری درێژە فیلمەکە 2 ساعتە و ئایسە هەمە قۆناخ ئەدیتە هەریکە هەم مەرحلە ئەدیت یەکەم حەز ناکەم لە ناوەڕۆکەکەی بێژم ناتوە بێجا وەلێ هەر لە کوردستانە ئەکسەرێت چیرۆکەکە هەر بژیت و دەستخۆش زۆر سپاس بۆەوەی کە میوانمان بووی جارێکی تر سپاس دەکەم و ئەمێ بڵێم کە لینکی The Patterns یا ئەکەین بە دەسکرپشنی ئەم ئەپیزۆدە بیسەرعزیزەکانمان ئەتوانن کلیک بکەنە سەر و لینکی کە لە دەسکرپشنەکە هەیە و تەماشای بکەن کوردی سینەما تاکس لە هەموو ئەپلیکیشنەکانی پادکاست وەکو ئەپل پادکاست و سپارفای و هەروەها لە سەر ماڵپەڕی نیو کوردیش کالچرال سنتەر و یوتیوبەکەی بەردەستە گوێمان لێ بگرن ڕخنە و پێشنیارەکانتانمان بۆ بنووسن و هیوادارم زیاتر و زیاتر بتوانین لەگەڵ دەرهێنەرە کوردەکان و ئەو کەسانەیە کە زەحمەتێک کێشن بۆ سینەمای کوردی قسە بکەین و پێکەوە هەوڵ بدەین بۆ پێشخستنی سینەمای کوردستان دیسان سپاس کاکازاد سپاس بۆ ئێوە ئەو کەسکەرە گوێچکەیاندا دەستان خۆش بێت مەمنونتانم هەر بەردەوام بن هەر بژی و ماڵەوە